بە سەرپەرشتی مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و بەشداری خانەوادەی شەهیدان و پێشمەرگەی دێرین و ڕێخستنی دێرین و کەمەندامی سەنگەر و زیندانی کۆمەڵی دادگەری بۆ پشتگیری و پشتیوانی لە کاندیدانی کۆمەڵی دادگەری لە بەردەم ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری گرت بوونەوە. لە پەیامێکدا ڕایان گەیاند داوا لە سەرجەم چین و توێژەکان دەکەن بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن و دەنگ بدەن بە کاندیدەکانی کۆمەڵ. ئێستا هەمومان لە بەردەم هەلێکی نوێ و ڕۆژێکی چارەنووسازداین. ڕۆژی دەیدا دەچینە سەر سندوقەکانی دەنگدان و شاهێدی دەدەین. ئێمە لەو ڕۆژەدا دەتوانین بە ئیرادەیەکی ئازاد و ویژدانێکی زیندوو عەقڵێکی هۆشیار و دڵێکی بێدارەوە بڕیاری خۆمان بدەین. دەیدا دەتوانین ئەوانە سزا بدەین کە 30 ساڵە سزامان دەدەن و بازرگانی بە خەبات و خوێنی شەهیدان و ڕەنجی تێکۆشەرانەوە دەکەن. سەروەت و سامانی وڵات بە تاڵان دەبەن و شکۆی گەل و نیشتیمان و شەهید و پێشمەرگە ژێر پێدەخەن. هاوڵاتیانی خۆشەویست، ئێمە دەتوانین بە بەشداری چڕ و پڕ لە ڕۆژی دەنگدان و بەهێزی دەنگ و ئیرادەمان وەڵامێکی گرچ و بڕی تاڵان و برۆ و ستەم و بێدادی ئەم دەسەڵاتە بێموبالاتە بدەینەوە و تێیان بگەیەنین ئیدی فریوی بەڵێنی درۆ و چەواشەکاری و دروشمە بریقەدار و پوسەکانتان ناخۆین و چیدی ئایندەی خۆمان و نەوەکانمان و گەل و نیشتیمانتان پێناسپێرین. لەلایەکی دیکەوە بەشێک لە کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی ڕایان گەیاند پێویستە خەڵکی چاوی لە ڕابردووی کادیرانی کۆمەڵ بێت لە پەرلەمان و حکومەت و ڕۆژی دەنگدان بکەنە سەنگی مەحەک بۆ گۆڕانکاری و سزادانی ئەو هێز و لایەنانی کە 30 ساڵە خەڵکی دەچەوسێننەوە. حەزەکەم هەموو دەنگ با بۆ ئیسلام. ئێمە چەند ساڵە ڕەنجەین، شەهیدمان هەیە، زیندانی سیاسیمان هەیە. هیوادارم هەموو دەنگ بن بۆ کۆمەڵی ئیسلامی. دەوایە لێکم بچنە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بدەمە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری. بۆچی ئەڵێن دەنگ بدەمە بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری لەبەرەوەی ئێمە لە ڕابردوودا چەندین پەرلەمانتەرمان هەبووە، چەندین مدیر عامان هەبووە، وەزیرمان هەبووە، لەخوا بە زیابێت تا ئێستا شکۆلەترین هەڵایان نەبووە و باشترین ئەدایان پێشکەش کردووە، باشترین خزمەتیان کردووە بە گەل و نیشتیمان. ئێمە بۆیە پشتگیری ئەوانەکەنەوە لەبەرەوەی لەمەوە پێش کاری باشیان کردووە بۆ میلەتی کورد هەم لە هەم لە کوردستان. کاندیدەکانمان ئەلحەمدولیلا ڕابردوو پاکن، ئەلحەمدولیلا تاقیکراونەتەوە. بۆیە دەبێت دەنگ بدەین بە کاندیدەکانی کۆمەڵ، چونکە کاندیدەکانی کۆمەڵ بە ڕێ و شوێنی پێغەمبەری خوا دەڕۆن، سەواد و ڕەشایی ئومەتی ئیسلامی زیاد دەکەن. دووەم لە بابی ئەمر بە معروف و نەهی لە مونکەر، تۆ کەسێکی دەست بە دەستنوێژی ڕوو لەخوا دەنێریتە ئەو شوێنەوە کە هەر کارێک کە چاک بێ و خوای گەورە لێ ڕازی بێ ئەو دەنگی پێدا. پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵ و زیندانیانی سیاسی ڕاشی دەگەێنن ئێستا هەرێمی کوردستان بە قۆناغێکی مەترسیدار تێپەڕ دەبێت. چەند هێزولایەنێک بە پاساوی زۆری نەبوون دەیانەوێت دەست بگرن بەسەر خێروبێری وڵاتدا. لە هەمان کاتدا دەیانەوێت کەمترین کەس بەشداری هەڵبژاردن بکات، بۆیە پێویستە لەسەر هەموو کەسولایەنێک بەربە و پلانانە بگرێت و هەمووان بەشداری هەڵبژاردن بکەن، سزای ئەو دەسەڵاتەش بدەن کە ساڵەهای ساڵە بە بەڵێنی ناڕاست خەڵک دەخەڵەتێنن.